چاوەڵانی پێغەمبەری خوای چۆن بوون صلی الله عليه وسلم کاتێک ئاەتێکیان گوێ لێ دەبوو کاتێک فەرمایشتێکی پێغەمبەریان گوێ لێ دەبوو ئەگەر خەلەل و کەم و کوڕیەیەکیان هەبوایە دەیان بەردە سەر خۆیان چارەسەر دەکرد. بەڵام زۆر کەسی ئەوڕۆ زۆر موسڵمانی ئەوڕۆ ئاەتێکی بۆ دەخوێنیەوە فەرمایشتێکی بۆ دەخوێنیەوە لە کاتێکدا کە کەم و کوڕیەیەکی هەیە خەلەلێکی هەیە لە زیاتی ئەوەی خۆی چارەسەر کا شەرم کا لە بەرامبەر ئاەت و فەرمایشتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. جاری وهەیە ئێقەی مامۆستا دەگرێت دەڵێ وەڵا کاکە مەبەستی منم، کاکە مامۆستا بۆ مەبەستی تۆی برام، خۆ دوژمنایەتی لەگەڵ تۆدا نییە و دوژمنایەتی لەگەڵ هیچ کەسێکیشدا نییە. مامۆستا بۆیە مامۆستایە دەست خاتە سەر برینەکان بۆ ئەوەی کە چارەسەریان کەین برام. ئینسان دەبێت ئەگەر شتێک کەم و کوڕیەکی هەبوو دەبێت چارەسەری کا، نابێ ئێقەی مامۆستا بگرێ بڵێ وەڵا کاکە مەبەستی منم، کاکە وەڵا مەبەستی تۆ